بەڵێ سەبارەت بە دۆخی سووریا بە تایبەتی ئێستا ئیتر کاردانەوەی گۆڕانکاریەکانی سووریا لە ناوچەکە بە تایبەتی لەسەر عێراقیش زۆرە و گروپە چەکدارانەی کە لە ماوەکانی ڕابردوودا هەڕەشە بوونە بۆ سەر عێراق ئێستا داوا دەکرێت کە کۆنتڕۆڵ بکرێن یا هەڵبۆشێنرێنەوە بچ کاریگەریەکی لەسەر داهاتوی عێراق هاوکات پەیوەست بە ڕووداوەکانی سووریا دەبێت. لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دەیڤ بالاس سەرۆکی دامەزراوەی فایر ئەنەرژی کە لە واشنگتۆن دیسیەوە لەگەڵم دەبێت. بەڕێز دەیڤ سپاس کە لەگەڵ کوردستان 24 بابم پرسیارە گشتیەوە دەست پێ بکەم بە هەڵوێستی ئەمریکا بە تایبەتی کە پێی وایە بەڕەچاوکردنی ئەو دۆخەی کە ئێستا لە سووریا هەیە ئەگەر گروپە چەکدارەکان کۆتوبەند نەکرێن عێراق پەلکێشی شەڕی ناوچەکە دەکرێت. کەواتە سیاسەتی ئەمریکا بۆ دۆخی ئێستای عێراق ئەوەیە کە گروپەکان جڵەو بکات یا هەڵیان بۆشێنێتەوە. ئێمە ڕۆڵێکی سەرەکیمان هەیە و کاراینا ڕۆڵێکی کارامان هەیە لە ناوچەکەدا. ئێمە وەک هاوپەیمانی خەڵکی عێراق و بۆ گەلیە عێراق و هەروە گەلی ئیسرائیل و ئەو خەڵکەی لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە دیاریکراویش کوردەکان کە دۆستی ئێمەن ئێمە ڕۆڵێکی زۆر گرنگمان هەیە. ڕۆڵی ئێمە پێویستە ڕۆڵێک بێتن کە دیبلۆماسیەکی بەهێز بێتن کە ئێمە زۆر بە نەرمی قسە بکەین بەڵام بەهێزەوە کاردانەوەمان هەبێتن. هەموو کەسێک دەزانێت کە ئێمە گۆچانێکی بەهێزمان لە دەستدایە لەبارەی مانگیەکی 2020 ئەم هێزە لەو شوێنێکە پێویستە دەخرێتە گەڕ کە هێزەکانی ئەمریکا لە تەواوی ناوچەکەدا پارێزراو بن بە شێوەیەکی گشتی وەک سەرۆ ترەمپیش باسی کردو و گوتوێتی ئەوانەی کە بەردەوام بارمتە ئەمریکیەکانیان لە بەردەستدا ئێمە تووڕەبوونێکی ئەمریکا دەبینین کە هەرگیز لە ڕابردوودا ئەم تووڕەیە کاریگەری بەو شێوەیە. زۆر باشە بەڕێز والاس من پرسیارەکەم سەبارەت بە گروپە چەکدارەکان لە عێراق بۆ مەترسیانەی کە ئێستا لە عێراق هەیە ئایا بابوونی و گروپە چەکدارانە عێراق پەلکێشی شەڕی ناوچەکە دەکرێت؟ هەڵوێستی ئەمریکا لەم بارەیەوە چییە؟ ئایا فشار بۆ عێراق دێنێت کە گروپانە چەک بکات و کۆنتڕۆڵ بکات یا داوای هەڵوەشانەوە و لە ڕێگ و ڕیشە دەرهێنانیان دەکات بە تەواوەتی لە عێراق؟ ئێمە دەتوانین ئەمە بە تەنیا بکەین. ئێمە پێویستیمان بە هاوکاری و پێویستیمان بە هاوپەیمانەکانمانە پێویستیمان بە کردەوەیەکە لەلایەن بەغداوە ببینین. دەمانەوێت ئەم کاردانەوانە ببینین و گەلی عێراق پێویستی بەم کاردانەوانە نییە بەم بڕیارانەیە لە بەغداوە. ئێوە دەزانن وەک ئەوەی کە بینەرەکانی ئێمەش دەزاننی ئێستا ئەوان میلیشیاکانیان ناوێت کە ئەوان لە بەرژەوەندی بەرگریکردن لە عێراق نین تەنیا وا دەکەن کە بەرژەوەندی خەڵکی عێراق بخەنە مەترسیەوە لە بەرژەوەندی بۆ بەرژەوەندی تەواوی ئێران سامانی عێراق بۆ خۆیان ببن. وە کاتێک سەرم ترامپ دێتە ئۆفیس و دێتە دەسەڵات هەمیشە گوتێتی کە لە 20 مانگی 2025 ئەم دەسەڵاتە بەکاردێنێت. باشە کەواتە ئەگەر ترامپ بێتە سەر دەسەڵات و بڕیار بدات هێزەکانی لە ناوچەکە دەمێننەوە بە تایبەتی کە لە عێراق ڕێککەوتنێکی استراتیژیان واژۆ کردووە هەندێک لایەن داوای دەرچوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکەن لە عێراق و سووریا و ناوچەکە هێزەکانی ئەمریکا دەمێننەوە؟ هاوکات ئەمە بڕیارێکە کە پێویستە بڕیارێک دەبێتن لەلایەن حکوومەتی عێراقەوە دەدرێت و من داوا لە حکوومەتی عێراقی دەکەم کە گفتوگۆ و پەیوەندیان لەگەڵ سەرۆک ترەمپ هەبێت کە تاکو ئێستا نەیان کرد بێتن پێی بڵێن کە ئێمە ئێستا هێزێکین بۆ کاری باشە و ئەگەر ئەمە بە تەواوی دەزانن و دەڵێن تاکە شت کە لە پێش ئێران وەستاوە بۆ ئەوەی تەواو کۆنتڕۆلی عێراق بکاتن جگە لەوەی کە ئەمڕۆ هەیە حکوومەتی عێراق
سوودانی پێویستە ڕوونی بکاتەوە بۆ سەرۆکی ئەمریکا تەنانەت ئەگەر ئەو نەتوانێت هەماهەنگی تەواویش لەگەڵ ئەمریکا پێشکەش بکات بەڵام بە شێوەیەک ئەو هێزەی هەیە ئەو توانایی هەیە و پشتیوانی ئێمەی هەیە کەوا دەکات ئەمریکا داوا لە ئەمریکا بکات لە وڵاتەدا بمێنەوە هێزەکانمان لە بنکەکانی خۆیاندا بمێنەوە لە هەرێمی کوردستان هاوکات لە ناوچە سونە نشینەکانی عراقیش بمێننەوە ئەمە پێویستە بەڕوونی بگەێنرێت و دەست بەجێم پێیامە بگەێنرێت ئەگەر تاوەکو ئێستانێکشم پێیانە نەگەێنرابێت بە تێگەیشتنی من چەند پەیامێک هەبوونە لە نێوان هەردوو لایەندا ئاڵوگۆڕی پێکراوە بەڵام پێویستیمان بەم پەیامەیە بە دیاری کراوی نامانەوێت خەڵکی عراق ببینین لە ژێر دەسەڵاتی ئێراندا بناڵێنن چونکە ئێران زۆربەی میلیشیاکانی کۆنتترۆل کرد باشە کەواتە ئەمریکا ئەوێت بە دیاریکراوی گروپە چەکدارەکان بە تایبەتی حەشدی شعبی هەڵبۆشێنرێتەوە لە عراق یا تەنیا سنووردار و کۆنتترۆل بکرێن تۆ پێویست ناکات ئەم خەڵکانە لە ناو ببێت تۆ ناتەوێت ئەم میلیشیانە لە ناو بێت هەموو یەکێک لەو کەسانە خێزانیان هەیە هەمویان نیگەرانی خۆیان هەیە کە دەتوانن بەکوێ بگەن و هەروەها سوودێکیان بۆ خێزانەکانی خۆیان هەبێت ئێمە پێویستیمان بە گۆڕانکاری هەیە پێویستیمان بە گۆڕانکاری هەیە لە وەڕستکردن بۆ بنیادنانەوە من دەمەوێت ئەمڕۆ لە ڕێگەی ئێوە ئەمە بڵێم کە خەڵکی عراقی گەلی کورد هەمویان کار دەکەن بە هەماهەنگی لەگەڵ یەکتریدا بۆ ئەوەی بتوانن چەندین پرۆژە دروست بکەن کە بتوانن چەندین بەنداویان هەبێتن کەمی ئاو چارە سەر بکەن و لەم ڕووبار و لەم سەر چاوانەدا سوود وەربگرن من پێشنیاری ئەوە دەکەم لەگەڵ ئەم دەرفەتە نوێنەی کە دێتە پێش ئێمە بتوانین کۆریدۆرێکی و زەمانە هەبیت ئەم جۆرانە و ئەم کۆمپانیانی کە ئێمە هەمانەوەکو فێر ئینێرجی هەماهەنگی تەواو بکەین لەم پرۆژەیەدا ئەگەر سەیری ئەم دەست پێشخەریەی ئێستای هەنووکەی ئێمە بکەیت دەبینی ئەگەر یەکیش نەبێت دوو دانیان لە ڕۆژانی داهاتوودا وا دەکەین کە عراق دووبارە بنیاد بندرێتەوە ئەمە ئامانجی ئەمریکایە بۆ ئەوەی خەڵکی عراق سوودی لێ بمینێرەوە ئەمریکاش بەهۆی ئەو ڕووداوی کە لە 11 سپتێمبەردا ڕوویدات پێویستە ئێمە ڕوبەڕوویان ببینین ڕوبەڕووی گەندەڵی ببینینەوە کە زۆرێکی هۆکارەکەی ئێرانە کە لە بەرژەوەندی ئێرانە ئەم گەندەڵیانە وای کردووە کە عراق لە وڵاتێکی جوانە لە نەتەوەیەکی جوانە ببنە وڵاتێکی ئێستا باشە بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە لە ئایندێکی نزیکدا هەوڵ بۆ ئەوە هەیە کە عراق بنیاد بنرێتەوە ئایا بنیادنانەوەی عراق پەیوەندی بە گۆڕانکاریەکانی سووریا هەیە لە ژێرە و گۆڕانکاریانەی کە لە سووریا هەیە چۆن عراقی نوێ بنیاد دەنرێتەوە ئەمە پێویستە سەرنجمان لەسەر عراق بێتن بە دیاری کراوی چونکە عراق دەکرێت ببێتە بربەستێک بۆ تەواوی ناوچەکە کە بە هاوبەشی لەگەڵ هەموو هاوپەیمانەکانمان لەگەڵ لە ڕێکەوتنی ئیبراهیمی پێویستە هەمویان بژانەوەیان هەبێت پێویستە هەمویان دڵخۆش بن لەلایەن خەڵکی عراق کە بڕوام وایە هەرواشە بۆ زۆرینەی دانیشتوانی عراق لە هەمان کاتدا حکوومەتی عراق پێویستە دڵخۆش بێت ئەگەر حکوومەتی عراق ئەوەی کە ئێستا هەیە وانی شامدا کە ناتوانن ئەم کارە بکەن سیاست وانێکی دیکە لە عراق دێنە پێشەوە و سوودێکی زۆر لەم دەرفەتە دەبینن کە دەبێتە هۆی ئەوەی کە ئێستا هەیە بەو دۆخی کە ئێستا لە ئارادا هەیە بە هۆی کەوتنی بەشار ئەسەد و ڕوخانی ڕژێمەکەی و ئەو کەسانی کە لە دەوروبەری ئەو بوون و ئەو کەسانی کە لەگەڵ ئەو کاریان دەکرد ئێمە پێویستە ناوچەکە پتە بکەین نەک لەگەڵ ئێران و هاوبەشەکانی وەک چین و رووسیا بەڵکو ئەمریکا زۆر بەتوند شان بەشان لەگەڵ گەلی عراق وەستاوەتەوە باشە بە دەرفەتی دەزانم لە کۆتاییشدا بۆچوون و ڕوانگەت سەبارەت بە داهاتووی سووریا بزانم
سووریا لە بەردەم چه سناریۆیەکی نوێدایە بە حکوومەتی داهاتوو ئەمریکا چۆن لەم گۆڕانکاریانە دەڕوانێت؟ پێویستە لەگەڵ هاوپەیمانەکانمان لە ناوچەکەدا کار بکەین بە دیاریکراوی ئیسرائیل بە تایبەت عێراق کە لەوێن و تێدەگەن و لە ڕۆڵی گرنگی ئەم خاکە تێدەگەن و ئەم پردە تێدەگەن لە نێوان عێراق هاوکات لەگەڵ ئیسرائیل بە هەمان شێوە پێویستە ئێمە بیر لەمە بکەینەوە پێویستە لەوە تێبگەین کە چۆن ئێران هەوڵی داوە تیرۆریزم لە ناوچەکەدا دروست بکات وەک ئەوەی کە حیزبوڵڵاه هەیە وەک ئەوەی کە حەماسە هەیە وەک حوسیەکان کە هەن هەموویان وانی شاندراون کە دوژمنی ئەمریکان ڕێگە نادرێت هیچ لایەنێک کە هیچ جۆرە هەڵە تێگەیشتنێکی هەبێتن ئەمریکا هێزەکانی خۆی بەکاردەهێنێت بۆ ئەوەی ناوچەکە پارێزراو بکات و سووریا بپارێزێت بۆ ئەوەی هیچ یەکێک لەم کەسە خراپکارانە لەم هێزە خراپکارانە لە نێویاندا داعش ئەلقاعیدە هیچ یەکێک لەمانە دەسەڵات بگرنە دەست پێویستە زۆر وریابین بۆ ئەو سەرکردایەتی کە ئێستا هەیە لە کاتێکدا ئەوان پشتیوانیان لێکراوە بۆی ئەو کارانەکە کردویان نەک هەمویان چونکە پەیامێک دەنێرن تورکیەکانیش پێویستە هەمیشە لە بەرچاو بگیرێن بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە هەر جۆرە زیانێکی دیکەی گەورەتر بۆ گەلی سووریا بە هەمان شێوە. بەڵێ بەڕێز دەی وەڵاس سەرۆکی دامەزراوی فایر ئەنرژی لە واشنگتۆن دیسیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.